بەڵێ خۆشەویستان، یاریەکانی جامی جیهانی تۆپی پێ لە رووسیا دەست پێ دەکات لە ڕۆژی پێنجشەمە و هەروەها سەبارەت بە دەستپێکردنی یاریەکان و هەروەها پێشبینیەکان بۆ جامی جیهانی ئەم ساڵ ئێستا ناوبژیوانی نیشتیمانی و هەروەها وەرزشوانی دێرین کاکدانا حەمەکەریممان لەگەڵایە لە بەلجیکاوە. کاکدانا سەرەتا سوپاس دەکەین بۆ جامی جیهانیەکی تر لەگەڵ مانای بۆ ئەوەی با بڵێن شیکردنەوەیەک بۆ یاریەکان بکەین یاخود بۆ ئەم جامی جیهانیە. سوپاس دەکەم. زۆر سوپاس هێرۆخان، زۆر ڕێزمەیە بۆ بەڕێستان و بۆ هەوڵدانتان و بۆ هەروەها بۆ تەلەڤیزۆنەکەشتان. ئێماڕۆکو بەڕێزت فەرمووت جارێکی تر هاتینەوە خزمەت وەرزشەوانان و تەمەنمان درێژ بوو تا ئەم جامی جیهانیەش. بەڵێ کاکدانا با سەرەتای ئەوەی کە لەم جامی جیهانیەوە دەست پێ بکەم کە شتێک وەکو دەزانین لە هەمووی سەرنج ڕاکێشتر یاخود جیاوازتر لەگەڵ جامی جیهانەکانی پێشترە دانانی کامیرەیە، با بڵین ناوبژیوان بە کامیرەش تەماشاکەن بۆ ئەوەی ئەو هەڵانەی کە پێشتر کراوە ئەم هەڵانە دووپات نەبێتەوە. جا ئەمێ باسێکی ئەمەمان بۆ بکەی چۆن ئەتوانن بەمە کار بکەن یاخود ئەمە توانێت سەرکەوتوو بێ بۆ یاری تۆپی پێیان نا؟ بەڵێ دەستەکانی خۆش بێت ئێرۆخان. ئەوەی ڕاستەکەی جێگەی سەرنجە وەکو بەڕێزیشت ئیشارەتی پێەیە ناوبژیوان ئەزانن هۆکارێکی زۆر گرنگە بۆ سەرکەوتنی یاریەکان و جامی جیهانیش کە وەکو پاڵوانێتێکی جیهانی کە بەرزترین پاڵوانێتەوە خاستم بۆ هاندەرانی وەرزشی و بە تایبەتی تۆپی پێ ئەتوانین ئێمە ناوی بنین مانجی هەنگوینی هاندەران و وەرزشوانانی تۆپی پێ. وەکو بەڕێزیشت وتە پێی ئەڵێن ڤار واتە ڤیدیۆ ئەسیستەنت ڕێفەری بۆ یەکەم جار لەم پاڵوانێتیا بەکارێت. ئەوەی جێگەی سەرنجە زۆر لە ڕاهێنەرانیش ترسیان هەیە لە بەکارهێنانی ئەم سیستەمە تازەیە ئەم کە بۆ یەکەم جار خۆتەزانی هەموو شتەکان چونکە سەرەتایە ترسی ڕاهێنەران لەوەیە زۆر جارکە تیپەکەیان لە ئاستێکی زۆر بەرزایە بەڵام یاریەکە بێ بۆستێنن بۆ ئەوەی ئایا پەنارتیەک یاخود کارتی باشە کاکدانا کاتێکی دیاریکرا و ڕاگەیەنراوە یعنی ئەو یاریە بۆ چەندێک ڕائوەستێنن؟ نەخێر نەخێر ئەوەی کە من تا ئێستا ڕاستەکەی زانیاتی سەری خوێند و سیرم کردووە لە سێ ناوبژیوان لە ستۆدیۆی ڕئیسی سەیری ئەکەن و لەگەڵ چاودێرێکی فیفا هەروەها ئەوانە سەیریەکەن هەر حاڵەتێک ئەبینن حەکەم ئاگادار نەبێت ئەوان ئیتیسالیان هەیە لەگەڵ ناوبژیوان ڕاستەوخۆ یەکسەر پێڵێن لە فلان جێگەیە فلان شت ڕوویە. باشە تۆ وەکو یاریزانێک ینی هەست ناکەی لە کاتی ڕاگررتنی یاریەکەیە با بڵین یاریەکە سار دەبێتەوە؟ بسەبت ئەوەیە ئەوە ترسەکەیە ئەوەیە جێگای ترسە بەڕاستی کە ڕۆحی ئەو یاریە بکوژن. مەسەلەن وەکوتم ئێستا من ئەوەی کە بینیم ڕاهێنەری ئیسپانیا داوای ئەوەی کرد فیفاش بەڕاستی لەوەیە کە خولێکی تایبەتی بکاتەوە بۆ هەموو ڕاهێنەرەکان و بۆیان شی بکاتەوە. لە ئینگلترایە ئەم سیستەمە بەکارهێنراوە لە ئەڵمانیا زۆر بە سەرکەوتویی بەکار هاتووە چکە لە ئەڵمانیا با بڵین ڤار تەداخلی هەموو شتێک ناکات و ئەمانیش نایانێت تەداخلی هەموو شتێ بکەن هەم فاولێکی بەسیت شتێکی بەسیت بەڵام ئەگەر پەنارتی بێت زۆر مەسەلەن یاخود ئەگەر هەڵخەڵەتاندن مەسەلەن یاریزانێک خۆی هەڵەیە حەکەم ئەوێ فیکەی پەنارتی بەیەکسەر پێ ئەڵێن تۆ زۆر ئەو شتانەمان بینیوە بە تایبەتی جامی جیهانی پێشوو زۆر ئەو شتانێتیا بوو. باشە کاکدانا با بینە سەر باسکردنێکی با بڵێن ئاستی تیمەکان پێشبینیەکانت بۆ ئەم ساڵ چییە؟ من پێشوی بێمە سەر ئاستی تیمەکان ئەوەی جێگەی داخە بەڕاستی لەم پاڵوانێتیە کە وەکو شتێکی سەرنج ڕاکێش بەشدار نەبوونی تیپی هۆڵندا و ئیتالیا لە ئەمریکاش ئەوایە بەڕاستی نابینم نەچوە بە دڵنیاییەوە بەس بەداخەوە ئەو سێ تیپە بە تایبەتی ئیتالیا و هۆڵندا بۆ یاڵێن ئیتالیا چەند جارێک پاڵەوانی جامی جیهانی بووە هۆڵندا لە جامی جیهانی پێشووتر گەشتیناڵیانی ئەمانە تۆزێک زۆر سەرنج ڕاکێش بوون و من ئەمێ ئیشارەت بە یەک شتیش بەم هێرۆخان زۆر سپاس بەڕێوەبردننی ئەم یاریانە لەلایەن خۆی 36 ناوبژیوان بوو بەڵام ناوبژیوانی
دی فهد مەرداسی لەلایەن وڵاتەکەیەوە دوورخرایەوە کە گوایە ئیتر نازانین خۆت زانای وڵاتانە زۆر شتیاڕۆیە ئەمانەڵێن گوایە لە یاری فیناڵی کاسی سعودیا داوای بەرتیلی کردووە هەرچەنە تۆزێک ئەوە دوورە لە ڕاست بۆ من وەکو وەرزشەوانێک ناچێتە عقڵمەوە کەشتیوە بە هەر حاڵ ئەو ناوژیوانانە لە ئاسیا 5 حەکەم لە ئەفریقا 6 لە کۆنکاکاو 6 واوەی جێگای سەرنجە بەڕاستی لە ئەمریکای خوارو 6 لە ئۆقیانوس 2 و لە ئەوروپا 10 ئەوەی جێگای سەرنجە من بۆ ناوژیوانیش بەڕاستی بەژان نەبوونی هیچ ناوژیوانێکی ئینگلیزیە کە هەرچە نازانین ئینگلتەرا گەورەترین یەکێکە لە خاوەنی بەهێزترین خولەکان لە ئەوروپا لە جیهانیشە زۆر بەناوبانگە هۆکارەکە ڕانەگەیەندراوە هۆکارەکە ئەوەیە بەڕاستی پێگەیاندنی ناوبژیوانێک بۆ مستەوای کاسی عالەم زۆر زۆری ئەوێت ئەوان هاوردێبیان هەبوو دو ناوبژیوان کە لە جامی جیهانی بەشداری کرد لە دوای ئەو تا ئەم دەقەیە نەیانتوانی وەرچەنە ناوبژیوانی باشیان بەڕێگاوەیە بەڵام لە بەلجیکا ژەروەها مەسەن فرانک دبلێکەر لە دوای تەمەنی فرانک دبلێکەر خۆی تەمەنی ناوبژیوانان بۆ جامی جیهانی بوتوڵە عالەمەکان ماکسیمەم 45 ساڵە کە بەداخەوە لەم کاسی عالەمەشە کۆمەڵێک ناوبژیوان وەکو جانلیۆکا ڕۆچیکە ناوبژیوانی فیناڵی جامی جیهانی بوو ئەم جامی جیهانیە دوا جامی جیهانی ئەبێ بۆ ئەو چەند ناوبژیوانێکی تریش بەڕاستی کە من زۆربیانم دیاری کرد ئینشاڵڵا لە بەرنامەکانی داهاتوە بێگومان هەوڵە دەین هەموو هەفتەیەک بەرنمەیەکی لەم جۆرە پێشکەش بکەین بۆ شیکردنەوەی یاریەکانیش لە داهاتوە گەنجترینیشان حەزەکەمیشات بۆش بەم گەنجترینیان ڕیکاردۆ مۆنتێرۆی کۆستاریکیە کە 32 ساڵە هێشتا دەرفەتی زۆر هەیە کە بۆ جامی داهاتوش بەشدار بێ بۆ یاری سەرەتاش کە یاریەکەی سعودیە و رووسایە کە وەکو بەڕێزە دیشاتێت پێدا دوای 2 ڕۆژ دەست بکە دوای 2 ڕۆژ بەڵێ سعودیە و رووسیا یەکەم یاریە دانای ئەرجەنتینی ئەو یاریە ئەبا بەڕێوە بۆ ئەمیش دوا جامی جیهانیە بەڵێ ئەمجا کاک دانا بابینە سەر ئاستی تیمەکان لەو بڕواایە چ تیمێک یعنی کام تیمانن هەرچەنە ینی یاری تۆپی پێ زۆر ڕوو ئەدا کە ئەتوانین بڵین چاوەڕوان نەکراوە لە داهاتوە دێتە بەردەمان بەڵام تۆ وەکو خۆت وەرزشوانێکی دێرین و زۆر ئەمانەت بینیوە پێت وایە کام تیمانن کە ئاستێکی باشیان هەیە لەبەرەوەی ینی جاری وایە پێشبینیەکان ینی نازانی بەڕاستی کێ ئەبێت بەس وەکو خۆت بەڵێ من وەک خۆم بەڕاستی چەند تیپێک هەیە کە ئەمە زۆربەی هاندەران و وەرزشەوانان ئەزانن تقریبەنەوە تیپانە هەمیشە با بڵێن پاڵێوراون بۆ دەوڵەتەکانی پێشکەوتوو وەکو ئەڵمانیا ئەرجەنتین فەڕەنسا ئیسپانیا ئەم چوار تیپە دایمە بەرازیل بەڵام وەک دەگوترێت ئێستا ئەڵمانیا ئەم ساڵ وەک دەگوترێت ئەڵمانیا ئەم ساڵ تیمەکەی گەنجە ینی با بڵێن ئەزمونێکی وایە نییە لەسەر ئەمەیانەڵێ چی تیپەکان زۆر گەنجە بەڵام ڕاهێنەرەکان زۆر بە ئەزمونە لەوانەیە بزەبت نەتوانن ئەوەی کە ڕاهێنەر بەڵام بۆ پێش جامی جیهانی پاڵەوانێتی کیشوەرەکان کرا هەر لە رووسیا وەکو پرۆڤەیەک مدربی ئەڵمانیا لەم تیپەی خۆی گەنجتری برد تیپی دووەمی برد بۆ ئەو پاڵانەتی دۆشە بە هەموو گەنجەکانی شوهەر توانی یەکەم بێت ینی بەڵێ بە دڵنیاییەوە بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە چەند تیپێکی ژێ وەکو بەڕێزی شەدیشاتێ پێکرد کە لەوانەیە ئەنجامی چاوەڕوان نەکراوی هەبێت وەکو تیپی بەلجیکا کە لەسەر ئاستی تاک یاریزانەکانی زۆر باشن لە گۆڵچیەوە مەسەلەن کورتوای هەیە لە دیفاع دەی کاکدانا دەزانین جەنابەت خۆت هاندەری بەلجیکای لەبەر لە بەلجیکاژێ کانە ئەو یاریزانانە زۆر بەناوبانگن زیاتر بیرمان مەخەرەوە کە ئەمریکایتیانە بەداخەوە بەس یەکشت لەوانەیە بۆیە دڵخۆشکەر بێت دوو ئێوە تەنها وڵاتن کە دوو ناوبژیوانی ئەمریکی بەشداریەکەن لەم پاڵەوانێتیە بەڵام چی لێ بکەین خۆ هیچ سوودێکی بۆ تیمی ئەمریکانی خۆ لەوێ نییە بەس هەر باشە قەیناکە جای ماروفۆ لەگەڵ مارگایگەری 43 ساڵ بۆ ئەویش بەداخەوە کە ئەمە دوا پاڵەوانێتی ئەبێت بەڵام من یەکشتمە ئیشارەت هێرۆخان ببوو بۆ ئەم پاڵەوانێتیە بۆ باشترین یاریزانی جیهان مێسی کە بە دڵنیایەوە پێدەڵم لەوانەیە ئەمە دوا شانسی بێت بۆ ئەوی بتوانێت نازناوێکی
جیهانی بەداخەوە دروست مسی بکە، بەڵێ. بۆ من هەرچەنە من هەندەری بەرشلۆنەش نیم هەندەری مێسیش نیم بەڵام وەکو یاریزانێکی جیهانی و خۆشم ئەوێ و حەزەکەم کە مەسیرەی ئەو هەموو ساڵە باشەی ئێمە بەختەوەر بووین وەکو وەرزشەوانان کە یاریزانێکی وەکو مێسی و کریستیانۆ ڕۆناڵدۆمان لەم جیلەیە بینی کە بەڕاستی ئەمانە ئەم دوو یاریزانە لە سەر و هەموو ئاستی یاریزانانی جیهانەوە بوون. تەمەنا ئەکەم بتوانێت دەرچەنە مێسی بەداخەوە تا ئێستا لەگەڵ ئەرجنتینا توانیوێتی پاڵوانیەتیشی ئەمریکا و یاخود جامێکی جیهانی بەرێت کە بۆ من مستحقە ئەوە بەرێت هەرچەنە وەکوتم کریستیانۆ یاریزانێکی باشە ئەو توانی بەڵام لە جامی جیهانی ڕابردووە بینیمان وەک دەگوترا کە مسی لەگەڵ تیمی ئەرجنتینا یاری پێنە ئەکرا بەو شێوەیە کە لەگەڵ بەرشەلۆنا ئەتوانێت یاری بکات. ئەخ لەبەرەوەی ئەگەر سێری کەیت هێرۆخان زۆر ڕاستە چواردەوری مێسیش لە بەرشلۆنا هەموو ئەستێرەی زۆر زۆر باشن پێکیان کۆمەڵ یاریزانی زۆر باش لە چواردەوری خۆشی تەوان ئەگەر تۆ سەیری نەتایجەکانی بەرشلۆنە بکەیت لە سەتا بێ دوودڵی ئەتوانم بڵم لە 150 ئەگەڕێتەوە بۆ جوودی مێسی بە تەنها بەڵام ئەوەیە لە جامی جیهانیە چەند یاریەکە تۆ چەند یاریەک ئەکرێ هەموو پاڵوانێتێکە 64 یاری ئەنجامە درێ لەو چەند یاریەک ئەەکەیت ناتوانانی تۆ لەو چەند یاریەیە جاری وایە بە گۆڵێکە دۆڕێ جاری وایە دوا فیناڵ کە بینیمە. بەڵێ کاکدانا کاتەکەمان بەرەو کۆتایی ئەڕوات بە ئەمەوێت تەنها ئەو پرسیارەیە بکەم بە دوا پرسیارم رووسیا وەکو وڵاتێکی میوانداری ئەم جامی جیهانیە پێ دوایە ئاستی چۆنە بێت؟ بە بۆچوونی من لەوانەیە لە خولی یەکەمە سەرکەوێت بەڵام لە دوای ئەوە باوەڕ ناکەم بتوانێت زۆر بچێتە پێشەوە لەبەرەوەی تیپی رووسیا نەدەوریەکان ئەوە نەبەخۆتە نەتیپەکەشیان زۆر بەخۆتە ئەگەر سەیری ئەو یاریانە بکەین کە ئەنجامی دا یاریە خۆ ئامادەکردنەکانی هەموو نەتایجەکانی بە هیچ شێوەیەک باش نەبوو. بەڵێ دانا حەمەکەریم ناوبژیوانی نیشتیمانی و هەروەها یاریزانی دێرین زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرەکانی. سپاس کاتێکی خۆش.